بەڕێز عەلی ناجی بەڕێوەبەری مەرسەدی ئیکۆ ئابووری عێراقی لەگەڵمانە سەبارەت بە گرنگی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان. بەڕێز عەلی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. گرنگی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان چییە؟ السلام عليكم. سڵاو لە ئێوە و سڵاوێکی گەرم لە بەڕێستان و لە بینەرە بەڕێزەکانتان. لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنەی کە واژۆ کراوە لە نێوان حکوومەتی فیدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان لە بواری بەرهەمهێنانی نەوت ڕێککەوتنێکی زۆر مێژوویە، چەندین سوودی هەیە. لەسەر سێ بەرەی جیاوازە، بەرەی یەکەمی سوودێکی زۆر گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان، چونکە نەوتی هەرێمی کوردستان کواڵیتیەکەی زۆر باشە. هەروەک لە ئێمە لە ناوی لێدەنین لە زانستی ئابووری ناومان لێناوە کواڵیتیەکی باش، بۆیە لەوێوە هەناردەی ئەوروپا دەکرێت. ئەمە بابەتێکی ئەرێنیە، با ئەوەش لە یاد نەکەین کە گەلی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان سوپاسیان دەکەین کە خۆڕاگر بوونە، سەبریان هەبووە، متمانەیان بە سەرکردەکانیان هەبووە، گەیشتونەتە لێواری سەلامەتی لە ڕووی موچەکانیان، گەیشتونەتە ڕێکەوتنێک و حکوومەتی فیدرالیش سودمەندە لەمە، چونکە ئەوش خۆڕاگر بووە لە هەناردەکردنی نەوتی عێراق. تەنیا پشتی بە نەوتی بەسڕە نەبەستۆ، دەوێت پشت بە نەوتی هەموو شوێنەکان بەستێت. هەموو بینەران ئەو بینەرانەی کە لە بواری ئابووری بواری ئابوورین دەزانن کە حکوومەتی فیدرالی عێراق کورتهێنانی دارایی هەیە دەگاتە 7 تریلیۆن دینار. ئەمەش بە گوێرەی ئامارەکانی بانکی ناوەندی و وەزارەتی دارایی فیدرالی عێراقە. لە مانگی حوزەیرانی ساڵی 2025 ئەم ئامارە بڵاوکراوەتەوە. ئەم ڕێککەوتنەش کە دوێنێ پێی گەیشتن ڕێگە خۆشکەرە بۆ بوونی نەختینەی دارایی بۆ حکوومەتی عێراق، چونکە نەوت بەرامبەر بە نەوت بەرامبەر بە پارە دەبێت لەگەڵ ئەو کۆمپانیایانە کە لە کەلگەکانی هەرێمی کوردستان کار دەکەن و لەم ڕێکەوتنە بەشدارن. بە گوێرەی زانیاریەکانمان لە ڕابردوودا ڕۆژانە زیان هەبوو، زیانی ئابووری هەبوو کە مەزن دەکرای 11 ملیۆن دلار بێت بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. بەڵام ئەمڕۆ حکوومەتی عێراق لە بەیانیەوە کە هیواخوازین ئەو هەناردە دەست پێ بکات، هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات، حکوومەتی فیدرال قازانجیەکەی نەختینەی داراییە کە 3 ملیۆن و 350,000 دلار دەبێت ڕۆژانە بەرامبەر بە و بڕە نەوتەی دەستنیشان کراوە و ڕادستی سۆمۆ دەکرێت. بابەتی دووەم ئەویش گرنگە، پەیوەستە بەلایەنی تورکیاوە. تورکیا داوای کرد ئاستی هەناردەی نەوت لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی تورکیا عێراق بەرەو جێهان زیاد بکات. بەمەش ئەم هەناردەی کە سبەی دەست پێ دەکات جێبەجێکردنی داواکاریەکانی تورکیا کە پێشتر ڕەتی دەکردەوە ڕێژەی بەرهەمهێنان و ڕێژەی هەناردەی نەوت لە ڕێگەی ئەو بۆڕیەوە کەم بێت. بۆیە خاڵی سێمیش هەیە، ئەویش خاڵێکی زۆر گرنگە. ئەویش ئێستا کە دەبینی تا چەنە دەرچێکی گرنگیشە بۆ عێراق بۆ ئەوەی کە سەرچاوەیەک یاخود ڕێڕەوێکی تری هەبێ بۆ هەناردەکردنی نەوت. یعنی وکو خۆمان زانین لە بەسڕە گەڵگە نەوتیەکانی ئەوێ لە ژەڕ هەڕەشەم بە ترسێکی زۆرە. بەڵێ بە دڵنیاییەوە دەواازەی هەرێمی کوردستان بەرەو جەیهانی تورکیا تەنیا پەیوەست نییە بە عێراقەوە، لە ڕاستیدا بەڵکو چەندین ڕەهەندی نێودەوڵەتیشی هەیە. ئەگەر سەیری داتاکان و ئامارەکانی وەزارەتی گەنجینەی ئەمریکا بکەین، زیاتر لە جارێک راپۆرتی بڵاو کردوێتەوە کە قاچاغ
نەوتی ئێران لەگەڵ نەوتی عێراق تێکەڵ دەکرێت و بە قاچاق دەفرۆشرێت لە ڕێگەی دەواازەکانی بەسراوە نەک لە هەرێمی کوردستان هەمووشمان لەو باوەڕەداین پێشبینیش دەکەین وەکو کەسانی ئابووری ناس ڕۆژنامە نووس یان ڕۆژنامە نووس شارەزا لە بواری ئابووری لەو باوەڕەداین دەکرێت کۆمپانیای سۆمۆ سزا بدرێت بەهۆی ئەو بە قاچاق برنەینەوت لە بەسرا بۆیە ئەو دەواازەی هەرێمی کوردستان هیوایەکی گەورەی بە حکوومەتی فیدرالی داوە و پشتێکی زۆری پێدەبەستێت ئەگەر لە حاڵەتێکدا کێشە لە کێشەیەک دروست بێت وەکو سزای ئابووری لەو دەواازانەی کە کۆمپانیای سۆمۆ لە بەسرا بەکاریان دێنێت و بابەتێکی دیکەشەیە گرنگە ئەوەی کە دەمەوێت باسی بکەم ئێستا دواخستنێک هەیە لە پێدانی وچەل لە بەغدا ڕۆژێک دوو ڕۆژ دواخراوە و مانگی ڕابردوو ئەم مانگەش ڕوویداوە ئەمەش واتە حکوومەتی فیدرال نەختینەی نییە پارەی نییە و ئەم ڕێککەوتنی ئەم دواییەش لەگەڵ نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فیدرال و کۆمپانیا نەوتیەکان نەختینە بە حکوومەت دەدات بەمەش حکوومەتی عێراق پارە نادات لە ڕاستیە نەوت وەردەگرێت و لە بەرامبەردا نەختینە وەردەگرێت پێشتر زیانەکە 11 ملیۆن دلار بوو ئێستا ڕۆژانە زیاتر لە 3 ملیۆن دلار نەختینە وەردەگرێت لە ڕێگەی هەناردەی ئەو نەوتەوە باش کاگالی بابەتێکی تریش هەیە ئەویش قەرزی کۆمپانیەکانە کۆمپانیەکانی بەرهەمهێنەری نەوت لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراق چۆن ئەم قەرزیانەیەتەوە ئەمە بڕێک لە نەوتەکەیان بۆ دیاریەکات یاخود بەنەقد پارەیانەیەتی نعم يعني بصراحة أسباب هذه لە ڕاستیدا هۆکارەکانی ئەم قەرزە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیار نییە وەکو هەندێک دەڵێن بەڵکو لە ڕاستیدا بەهۆی ئەو پشێویە ئابووریە و نەوتیەکە لە عێراقەیە هۆکارەکەشی ئەنجومەنی نوێنەرانە چونکە شکستیان هێناوە لە کەناڵەکانی ڕابردووە شکستیان هێناوە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک تا ئەمڕۆژ نوێنەرانیان شکستیان هێناوە پەرلەمانتارە کوردەکان عەرەبەکان سوننە و شیعە من دەڵێم وەکو هەموو پەرلەمانتارە عێراقیەکان شکستیان هێناوە لە گەیشتن و تێپەڕاندنی یاسایەکی ڕێکخرا و سەبارەت بە نەوت و گازە بابەتەکە تەنیا نەوت نییە بەڵکو نەوت و گازە چونکە گازیش لە هەرێمی کوردستان هەیە دەکرێت ئەمە لە ئایندە ببێتە کێشە سەبارەت بە قەرز ئێمە زۆر بە ڕاشکاوی دەڵێن حکوومەتی فیدرالی لە بەغدا حکوومەتێکە پوکاوەتەوە کورتهێنانی هەیە لە ڕووی داراییەوە بەهۆی کێشەی سیاسی بەهۆی ئەوەی ئێستا لە هەڵبژاردن نزیکە خەڵکێکی زۆر دادەمەزرێنێت من حەیان پێدەدات ئەمەش هەمووی کێشەیە بۆیە لەو بڕوایەدام نەوت دەدات بەرامبەر بە پارە بۆ پێدانەوەی قەرزەکانی ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن زۆر باش و دەمەوێت ئاماژە بەوەش بدەم ئەو ڕێکەوتنەی دوێنێ لە بەرژەوەندی ئەو کۆمپانیایانن کە لە هەرێمی کوردستان تەنانەت سیرکەن نرخی ئەو کۆمپانیایانە لە ڕووی بازاڕەوە من کە ئێستاش لە بۆرسەوە ئێستا لە بەردەممە سەیری دەکەم ئێستا پشکی ئەو کۆمپانیانەی کە لە ڕێکەوتنەکان خەریکە بەرز دەبێتەوە لە دوێنێەوە خەریکە پشکەکانیان بە نرختر دەبێت چونکە متمانەیەکی گەورەتر بۆ کۆمپانیانە دروست بووە کە ئەوانەی ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆیە لەو بڕوایەداین پشکی ئەو کۆمپانیانەی ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن زیاتر و زیاتر بە نرخ دەبێت دوای ئەوەی داهاتەکان دابەش دەکرێن و پێیان دەدرێت لە سەرەتای مانگی داهاتووە بەڵێ بەڕێز عالی ناجی بەڕێوەبەری مەرسەد ئیکۆی ئابووری عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاگالی